لە کەرکووک ماوەی 7 ساڵە ناوەندێک بۆ خزمەتکردنی بواری ڕۆشنبیری شارەکە دامەزراوە. سەرپەرشتیاری ئەم ناوەندە دەڵێت چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دراوە بۆتە چەتری کۆکەرەوەی ڕۆشنبیرانی شارەکە بە هەموو پێکهاتە و نەتەوەکانیەوە. پام نێرمان عومەر غەریب راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، فەرموون بینەری بن. دیالۆگ لە شاری کەرکووک ناوەندێکە بۆ بڵاوکردنەوە ڕۆشنبیری و ئاشناکردنی خوێنەران بە کتێب. سەرپەرشتیاری ناوەندەکە دەڵێت لە ڕێو پرۆژە ڕۆشنبیریەوە گەشە بە گیانی برایەتی و پێکەوە ژیان لە پارێزگای کەرکووک دراوە. دیارە ئەم ناوەندە ناوەندێکی ڕۆشنبیریە، ڕۆشنبیری گشتیە، زۆرەها چالاکی لە خۆگرێت، یعنی تەنانەت یاری کۆڕ و سیبینار و تەنە بەرنامەیشمان هەبووی مناڵان، بەس ئێستاکە بەداخەوە ینی ئەوە پاشەکشەی کرد. جگەلەوە ئێمە کتێبمان هەیە، کتێبەکانیش بە هەموو زبانەکان، بە زمانی کوردیە، بە زمانی عەرەبیە، بە زمانی ئینگلیزیە، کتێبی مناڵان هەیە. ئەمە هەموو چالاکیانە لە خۆگرێت. جگەلەوەیش ئێمە مایشی کتێب ناوبەناویش پێشانگاکەینەوە. پێشانگایەکمان چەند ڕۆژی ڕابردوو لە ڕەحیماوە لە مۆڵەکەی ڕەحیماوە پێشانگایەکمان کردەوە. ڕۆشنبیرێکی شارەکە شاماژە بە گرنگی بوونی ناوەندێکی لەو جۆرە لە کەرکووک دەکات و بە پرۆژەیەکی ڕۆشنبیری هاوچەرخ ناوی دەبات. تاکە ناوەندە لەم شارەیە بە شێوەیەکی فراوان و خاوەن پرۆژە کار بکە بۆ لایەنی سەقافی و ئەدەبی و ڕووناکبیری ئەم شارە و ئەم ناوەندەش جا لە فراوانێکی خاوەن پرۆژەی تایبەت بەخۆیەتی، وەکە هەندێک شوێن ڕەنگە لە هەندێک شوێنە کتێبخانە کتێب فرۆش هەبن، یعنی لەم شارە لێە لە چەند شوێنێک کتێب فرۆش هەبن، بەڵام ئێرێ ناوەندێکی ڕۆشنبیریە کار دەکات لەسەر تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵگا و بوونی حتمەتێکی زەروریەتێکە بۆ ئەم شارە. خۆی شوێنەکە بۆتە شوێنی کۆبوونەوەی ڕۆشنبیران، هونەردۆستان، کچان و کوڕانی ئەم شارە، بۆتە شوێنی جێژوانی خوێنەران و دیالۆگکردن و گفتوگۆکردن ڕۆژانە لێرە و کۆبوونەوەیان. ئاشناکردنی خوێنەران بە نوێترین سەرچاوەکان لە هەرکە سەرەکیەکانی ناوەندی دیالۆگە لە کەرکووک و ماوەی 7 ساڵی شاو ناوەندە بۆتە سەتری کۆکەرەوەی ڕۆشنبیرانی شارەکە بە هەموو پێکاتە و نەتەوەکانیەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.